فۆکەس هەفتەیەک هەواڵ و زانیاری وەرگرە و ڕۆژانی شەممە لەگەڵ ئێمە بە بۆ شرۆڤە و لێکدانەوەیان ئەوەی لە هەواڵ دەستت ناکەوێ لە فۆکەسدا و لە ڕێی ئێمەوە بەدەستی بێنە. فۆکەس بەرنامەیەکی سیاسی شیکاری و لێکدانەوەی هەواڵ و ڕوودا و پێشهاتەکانە بە میوانداری کەسانی تایبەتمەند و شارەزا و لێکۆڵەری سیاسی لەسەر گرنگترین هەواڵ و ڕووداوەکان کار دەکات بە جۆرێک کە دیوەنا دیارەکان و ئەگەرە جیاوازەکانی دیار بخات. من ڕەنج کەمال هەفتانە و لە 11:05 خولەکی هەموو شەمەیەک ڕاستە و خۆ لەگەڵتان دەڕۆم. سڵاوتان لەبێت جۆگرانی ئازوو خۆشەویست بە خۆشحاڵیەوە لە بەرنامێکی نوێی فۆکەس بێ بەڕێز و خۆشەویست دەگەینەوە بۆ قسەکردن و گفتوگۆ لەسەر تەوەرێکی دیکە. دیارە بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بێ بە قسەکردن و گفتوگۆ سەبارەت بە ئەرچی ڕاگەیاندن لە دۆخی شەڕدا. لەمە دەمانەوێت قسە بکەین لەم بابەتەوە تێیدا گفتوگۆیەکی ئەکادیمی بە میوانداری کۆمەڵێک میوانی ئەکادیمی بەڕێز کە هەڵسەنگاندنێکی تەندروست بۆ دۆخی شەڕ و ڕاگەیاندن لە دۆخی شەڕدا بکەین و لەو ڕێگەیەوە قسەیەک لە با بڵێن توانایان ئەرکەکانی ڕاگەیاندنی کوردی بکەین لە دۆخی شەڕدا و تا چەند توانیوانە پابەند بن پێوەی و تا چەند بە شێوەیەکی ئەکادیمی و زانستی مامەڵایان لەگەڵ دۆخی شەڕ و ئەو گرفتانەی لە دۆخی شەڕدا دێنە پێشەوە بۆ ڕاگەیاندن کردووە بە میوانداری هەرسێک بەڕێزان دکتۆر کاروان عەلی دکتۆرا لە میدیای نوێ و دیموکراسی، بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر نەزاکەت حوسێن کە تایبەتمەندێکی یا با بڵێن تەخەسوسەکەی ڕاگەیاندنی بازرگانی و ڕیکلامە، هەروەها بەڕێز دکتۆر کاوە ڕەزا دکتۆرا لە میدیا و قەیران. بەخێراتنی هەرسێ بەڕێزانەکەم کە دکتۆر کاروان دکتۆرە نەزاکەت بەخێرین دکتۆر کاروان دێمە لای جەنابەت لە دەستپێکدا دەمەوێت بپرسم بەگشتی کە ئەڵێن میدیای جەنگ یا ئەڵێن میدیا لە دۆخی جەنگدا ئەبێت چی باگراوەندێکمان هەبێ یا چی ڕوانینێکمان هەبێ بۆ میدیا و ئەرچی میدیا کە جیاوازە لە میدیا لە کاتی ئاساییدا؟ بێگومان کاتی جەنگ حاڵەتی نائاساییە لە هەموو شوێنێک کە جەنگ دەبێتتر لە هەموو بوارێک دەکەوێتە حاڵەتی نائاسایی، بواری کۆمەڵایەتیە، بواری میدیایە، بواری ئابووریە. لە حاڵەتی جەنجیش بۆ نمونە لە حاڵەتی جەنگ کە ئێستا ئێمە پێدا تێدەپەڕن لە کوردستاندا بێگومان ئەرچی میدیاش ئەرچێکی قورستر و ورتر و بەرپرسیارانەترە لەبەرەوەی تۆ ڕووماڵی بابەتێک دەکەی کە پەیوەندی بە ئاسایشی نەتەوەی مانەوە هەیە، ئاسایشی نەتەوەی کوردستان، پەیوەندی بە ئارامی کۆمەڵایەتی وڵاتەکەمانەوە هەیە، بە ئارامی ئابووریە. لەبەرەوە بەرپرسیارەتی میدیا لێرەدا ئەگەر پێشتر با بڵێن جارێک بوو بێ لەم حاڵەتەدا چەندین جارە دەیان قات دەبێتەوە. ڕووماڵکردنی جەنگ ڕێو شوێنی خۆی هەیە، ئێمە ناکرێ وەک چۆن ڕووماڵی بوارێکی ئاسایی بواری کۆمەڵایەتی دەکەن یاخود دەربارێشتری ناو کۆمەڵگا بە هەمان شێوەش بڕوانینە بابەتی جەنگ. من لە ڕووە تەکنیکەکە ناڵێم کە تۆ ئەنجا من بمبورە ئەگەڕێمە بۆ ئەمە، بەڵام بە پرسیارێک لێ بکەمەوە بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەو پرسیاری یەکەم ئەویش ئەوەیە بۆ ڕووماڵکردن دەگەڕێنەوە قسەی زیاتریش لەسەرەکەین، بەڵام دەمێ بپرسم لە کاتی جەنگدا ڕاگەیاندن کە ئەرکەکەی چەند جارە دەبێت یان چەند بارە دەبێتەوە هەر بە شێوەیەکی ئاسایی بەدەر لە مەسلەی ڕووماڵ و ئەمانە، ینی بەگشتی دۆخی ڕاگەیاندن بە ڕاگەیاندنی وابەستە و ڕاگەیاندنی سربەخۆ و ئەهلیشەوە، ینی ئیلتیزاماتێک هەیە کە بیداتە ئەستۆی ئەم ڕاگەیاندنانە کە پەیامەکانیان بەگشتی مامەڵەیان پەخشیان بەردەوامیان گۆڕانکاری تێبکە. بەڵێ تۆ کە لە کاتی جەنجی پێویستت بەوە هەیە کە وەرەی پێشمەرگەت بەسکەیتەوە، وەرەی جەنگاوەرەکانە تۆ لە هەموو کۆمەڵگەی تەطبیق دەبێت، پێویستت بەوە هەیە وەرەی خەڵکەکەت بەرزکەیتەوە، پێویست بەوە هەیە کە هەڕەشەی دوژمن لەسەر وڵاتەکەت لەسەر نیشتیمانەکەت کەم کەیتەوە. لەمە پێویستت بە پەیامێکی دیاریکراو هەیە لە سیاسەتێکی میدیایی دیاریکراو کە بۆ قۆناغی جەنگە. تۆ لەم حاڵەتەدا واز لە کاری ئاسایی دێنی با بڵێن کە تۆ باسکردن لە جەنگ کە خۆت لە دۆخی جەنگ دایت
جیاوازە لەوەی کە باسی وڵاتیشتر یان میلەتێشتر دەکەی کە لە دۆخی جەنگدایەتەوە پەیوەندی بە کۆمەلگاکەی خۆتەوەی بەشێکی لە کۆمەلگا ناکرێت تۆ شکستی سوپاکەی خۆت یاخود ئازایەتی دوژمنەکەت یاخود سەنگەری سوپای خۆت یاخود کۆمەڵی گوردەکاری هەیە کە ڕەنگە ئێمە نتوانین لەم بەرنامەیە بچینە ناوی بەڵام ئەوە پێویستی بە لێزانینێکی تا ڕادەیەک بەرز هەیە بۆ باڵێن لەلایەن کەناڵەکانی ڕاگەیاندن لەلایەن پامێرەکانیانەوە کە بەڕای منەوە وشیاری میدیایی جەنگە دەبێت باڵێ کەناڵانی ڕاگەیاندن و پامێرەکانیان ئەو وشاریان لا هەبێ بۆ ئەوەی بزانن چۆن تەختێ دەکەن چونکە لە وڵاتی بەتایبەتی کوردستان ئێمە لێرە میلەتێکین کە هەنگاو دەنێن بەرەو دیموکراسی یاخود هەوڵ دەدەن کە سەرەتا چێ بکەین لەگەڵ دیموکراسی کۆمەڵێک کێشەمان هەیە کە پەیوەستن بە بنیاتی میدیا و ئابووری و سیاست و باری کۆمەڵایەتی و هەموو لایەنەکانی ژیانمان لەبەر ئەوە ئێمە کە لەم بارودۆخەدا دەبین لەم بارودۆخەداین دەبێت زۆر هەستیارانەتر مامەڵە بکەین لەگەڵ مەسەلەی جەنگ بە شێوەیەکی سەرەکی باش زۆر سپاس دەکەم گەڕەمە لای جەنابەت بەڕێز دکتۆرە نەزاکەت دەمێ بێمە لای جەنابەت دووبارە سپاس دەکەم بۆ ئامادەبوون دەمێ ینی پرسیارەکە ئەوها لێ بکەم بۆ جەنابەت ینی بەتایبەتی جەنابەت تایبەتمەندێکت ڕاگەاندنی بازرگانی ڕیکلام و پەیوەندی با بڵێن ئەوەی کە پێی دەوترێت ڕاگەاندن لە دۆخی جەنگە چ جۆرە پەیوەندیێکیان هەیە بەو پێی تۆ لانی کەمە بێت تەرویج بۆ هێز و توانە و تاقەی خۆت و ورەی خەڵک و وەرگەی پێشمەرگەیە با بڵین جەنگاوەری خۆت و ئەوانە بکە ینی دەمێ بپرسم دەکرێت ڕاگەیاندنەکان لە دۆخی جەنگدا ئەرچی خۆیان ببینن و ئێستا لە هەرێمی کوردستان ئەمە ڕووی داوە توانیمانە بڵین لە هەرێمی کوردستان لە دۆخی جەنگە ڕاگەیاندنەکانمان لە ئاستی پێویستی ڕاگەیاندنێک بوون لە دۆخی جەنگدا دەست خۆش بە سپاس بۆ بانگێشتەکەتان بەڕاستی بۆ وەڵامی پرسیارەکەی جەناب دوو بەشە بەش یەکەمیان پەیوەندی نێوان ڕیکلام و جەنگ ئێمە بڵێن پرۆپاگەندە لە کاتی جەنگایان ئەوانە چونکە ڕیکلام جۆری جیاوازی ڕیکلام تیجاری بازرگانی ڕیکلامی کۆمەڵایەتی ئەو تایبەتمەندی جەناتە من ویستم بیبەستی تۆ پێوەی بەڵێ ئەوەی کە ئەتوانم بڵێم شتێک لەوەی کە پەیوەند نزیک بێ لە ڕیکلام و بڵێن ئەتوانی بۆ جەنگ بڵێ پرۆپاگەندە بەڵێ ڕەگەزێکی گرنگە کە وڵاتێک نیشتمانێک لە کاتێکا ڕوبەڕووی جەنگێکە بێتەوە هێزێکە لە کاتێکا ڕوبەڕووی جەنگێکە بێتەوە بەکاری بێنێت بۆ بەرزکردنەوەی وری نیشتمانەکەی خۆی بۆ بەرزکردنەوەی وری نیشتمانەکەی خۆی بۆ بەرزکردنەوەی وری جێشەکەی خۆی وەکو ئەوەی کە تەرویج بۆ قۆ و هێزەکانی خۆی بکاتوەکو جەناب بدوتت بانگەشە بۆ سەرکەوتنەکانی خۆی بکە ئاماژە بۆ سەرکەوتنەکانی خۆی بکە لە ڕیکلاما بریتێ لەوەی کە تۆ پەیامێکی هەموو دقیقی ڕیکلامی پەیامێکی قەنەعەت پێکەرە بۆ ئەوەی ئەو کاڵایی خۆت قەنەعەت پێ بکەی بۆ کڕیارەکانت لە بەرامبەر جۆرەکانی تری کاڵاکە کە لە بازاڕا هەیەواتە خەڵک ڕاکێشی بەرەولای ئەوەی خۆت لە جەنگیشە ئەبێ بەڕاستی ئەگەر وڵات استراتیژێکی ڕێکوپێکی هەبێت بۆ چۆنێتی ڕووماڵکردنی جەنگ خۆ ئامادەکردنی هەبێ ژوورێکی تایبەتی هەبێ ڕاگەیاندنێکی تایبەتی هەبێ لە کاتی جەنگا ئەبێ ئەو ڕیکلامکردنەیان ئەو بەشێک لە پرۆپاگەندە ئەگەر بڵێن ڕەگەزێکی سەرەکی بێت کە وەکو ئێمە لە جەنگەکانی ترا ئەیبینین بۆ نمونە لە جەنگی ئێران و عێراقا ڕژێمی سەدام ڕاگەیاندنێکی هەبوو ئێمە ڕاستە ڕاگەیاندنێک بوو لێی ناڕازی بوون فاشستی بوو ڕاگەیاندنێکی ئایدۆلۆژی بەعسی عەرەب خۆی بۆ نیشتمانەکەی خۆی بەڕاستی لە جەنگی ئێران و عێراقا ڕاگەیاندنێکی بەهێز بوو کە بە بەردەوامی ورەی خەڵکی عێراقی بەرزە کردەوە یەک شکستی هێزی عێراقی پیشان نادا لە بەرامبەرە هەمیشە شکستی هێزی لایەنی بەرامبەری پیشاندا کەواتە تۆ لێرا بتوانانی تەرویج و پرۆپاگەندە بۆ سەرکەوتنەکانی خۆکەی بەڵام ئەمان باتە سەرچی ئەمان باتە سەر وەڵامی پرسیاری دووەمت ئەمە بە ئاسانی ناکرێت ئەمە بەم شپرزیە ناکرێت کە میدیای کوردی چوە ناو ئەم جەنگەوە ئەمە بمبورن بۆ ئەو لایەنانی کە پیان ناخۆشە بەو شپرزیەش ناکرێت کە وڵات چوو ڕوبەڕووی ئەم جەنگە چونکە تۆ کاتێک ئەچی بەرەو جەنگ ڕاگەیاندن ئامرازێکی زۆر زۆر سەخت و کاریگەرە لە کاتی جەنگە ئەکرێ شکستت پێبێنێ ئەکرێ سەریشت خات کەواتە دەبوو ڕاگەیاندن یەکێک وایە لەو ئامرازانەی لەو وەسیلانەی کە هەرێمی کوردستان ماوەی ساڵێکە خۆی ئامادە
ئەکا بۆ ئۆپراسیۆنێکی ڕزگارکردنیە بۆ جەنگێکی کە زۆر ئەم جەنگە گەورە و ناڕوون و ئەنواع لایەنی تایە دەبوو خۆی زۆر جوان تۆکمەکە لە ڕووی ڕاگەیاندنیشەوە استراتیژێکی دیاریکراوی ئەو ڕۆژە تۆزێک بێتاقات وتم ئەگەر بێت و ئەمجارە جەنگ نیشتمان ڕووبەخوانەکان ڕوبەڕووی جەنگ بێتەوە میدیا بەم هەڵانە بکات حەقی ئەمەی پسپۆڕان ئیتر جارێکی تر قسە نەکەینەوە بۆ هیچ کەناڵێکی ڕاگەاندن چونکە ئەمە چەندین جەنگە ئەڵێن ئەبێ لە کاتی جەنگە وریای ڕاگەیاندن بن ژووری تایبەتی بۆ دەرن تەنها ڕاگەیاندن ڕووماڵکردن شەر نییە تەنها پرۆفیشناڵی شەر نییە استراتی شەرتە بەرپرسیارەتی شەرتە خۆ ئامادەکردن بۆ ئەو جەنگە ئێمە زۆر بەشپرسی چوونەتە ناو جەنگەکەەوە زۆر بەشپرسی ڕاگەیاندن چۆتە ناو جەنگەکەەوە نەستراتیژمان هەیە هەر کەناڵە بە ئارەزوی خۆی زۆر باش ئەمە لە تایبەتمەندی قسەکردن لەسەر کەناڵەکانیش قسە ئەکەین و نامانوێت ناوی هیچ کەناڵێک بێنین بەڵام بەگشتی دەمانێت لە هەڵەوکەم و کورتەکانیش گفتوگۆ بکەین دێمە لای جەنابیشت بەسپاسەوە دێمە لای جەنابەت کاک دکتۆر کاوە ڕۆزا دووبارە جەنابیشت بەخێر بی خۆشبەختانە تایبەتمەندەکانی هەمووتان پەیوەندیدارە بۆیە دەمەوێت وەکو میدیا و قەیران پێم وایە ئەگەر میدیا و قەیرانی ڕاگەاندن بڵێ هەرتی داین قەیرانی گشتی و کارکردنی میدیا لەسەری لەمە قورستر نییە بۆیە دەمەوێت بپرسم یعنی بە پەتیڕوانینی جەنابەت لەو قەیرانەدا ڕاگەاندن چۆن توانێتی مامەڵە بکە قەیرانی جەنگمان هەیە قەیرانی ئابووری و قەیرانی بەڕێوەبردن و قەیرانی فەرمانڕەوایی و حکومڕانیش لەلایەکی دیکە بۆیە دەمەوێت بپرسم ڕاگەاندن بە هەموو بەشەکانیەوە یان وابەستە و بە ئازاد و ئەهلیەوە تا چەند توانیوەتی مامەڵێکی تەندروست لەگەڵ دۆخە قەیراناویەکەی هەرێمی کوردستان بکات و تا چەند لە دۆخی جەنگدایان لە قەیرانێکدا کە قەیرانی ئاسایش و ئەوانە بێ ڕاگەاندن دەتوانێت بە دەورێکی ئیجابی هەڵبستێ. دیارە پاش دەستخۆشیم لە ڕاستیدا ڕاگەاندنی خۆمان ئەگەر بیبەسینەوە بەکوی قەیرانەکان لە هەرێمی کوردستانە خۆ دەزانی بەهۆی ئەو دابشکاریە میدیایی کە لە هەرێمی کوردستان هەیە بەسەر حیزب و لایەنە سیاسیەکان و بەسەر ێستا کۆمپانیا ئەهلیەکانیشە کە هەریەکەیان مەجموعەیە کەناڵی ڕاگەاندنیان هەیە هەر یەکەی بەپێی ستراتیژ و بەپێی بەرژەوەندی خۆی قەیرانەکان ڕووماڵەکات یاخود لێکدانەوەی هەیە بۆ قەیرانەکان یاخود تێڕوانینی هەیە بۆ قەیرانەکان و لێکدانەوەی خۆی بۆکە دیارە ئەمەش هەر یەکە لە گۆشەنیگای ئەو حیزبە ئەو لایەنە یاخود ئەو لایەنە سێبەری کە زۆر جار دەعمیە و میدیایانە کات و پشگیریەکە لە ڕووی مادی و هەروها لە ڕووی معنەویەوە ئەتوانین بڵین میدیاکانی کوردستان لە مامەڵەکردن لەگەڵ قەیرانەکانە هەرگیز میدیایەکی ئەوە نەبوون کە سیمایەکی نیشتیمانیان پێوە دیار بێ هەمیشە وەکو میدیایەکی دوژمنکارانە تەعاملیان کردووە لەگەڵ وەزعەکەیە ڕاستە لە کوردستانە قەیرانەکان ئەوەندە گەورن و مەترسیەکان ئەوەندە گەورن و حیزب و لایەنە سیاسیەکان بە شێوەیەک مامەڵەیان کردووە لەگەڵ میلەتی کورد و لەگەڵ کۆمەڵگەی کوردیا کە ئەتوانم بڵێم لەسەر ڕووی ئەم زەویە مەگەر بەس لە نیزامە دیکتاتۆرەکان بوونی هەبێ بوونی نەبووە بەڵام میدیاکانی ئێمەش لە جێوەی میدیایەک بێ بە ئەرکەسەرەکیەکانی خۆی هەسێوەکو تەسقیفکردنی کۆمەلگە و ڕۆشنبیرکردنی کۆمەلگە لە مەسایلی پڕکردنەوەی هەندێک حاجاتە پێداویستیەکانە لە مەسایلی تەرفیە لە ئاراستەکردنی خەڵکارێکی خراپ بۆ کارێکی باشتر بەوە هەڵنەساوە بۆ ئەوەی بینەوە لەمەوە بینەوە سەر بابەتە سەرەکیەکە کە میدیای و چۆنەتی مامەڵەکردنی لەگەڵ جەنگاچووکە گەر باس لەو مێژوە بکەین کە میدیای کوردی و ئەو قەیرانانەی کە ئێمەتیاین ئەوە زۆر هەڵەگرێ ڕەنگە بابەتە قسەی ئەمە ئەوەیە کە لە دۆخی جەنگدا ئێستا میدیا چۆن مامەڵی کردووە بەرخوردکردنی میدیا هاوکات لەگەڵ قەیران و جەنگدا پێکەوە دەبێت باڵانسێکی هەبێت دەبێت چۆن مامەڵە بکە ینی من دەمێ بپرسم ئەمە بێگومان دەمانێت بۆ هەرێمی کوردستان ئەمە لێک بدەین دیارە میدیاکار یەکەمین کەساچێتە مەیدانی ڕووداوەکان و دوایین کەسی شەو مەیدانە بێجێ بێڵێت لەبەرەوەی ئەبێ بزانێ یەکەمین شت چییە بۆی ئەو زانیاریانە بۆ خەڵک گوازێتەوە و دوایین کەسیش بێ ئەبێ لەوێ بکە چی ئەگوزەرێ بەڵام میدیاکانی ئێمە من زۆر جار ئەڵێم خوا لەوەیە ڕەحمی کردویانی زۆر جار ئێمە لەگەڵ دوژمنێکانین کە تۆپ و تەیارەی هەبێ ئەگەر تۆپ و تەیارەی هەبوایە ئەگەر کۆمەڵە چەکی هەبوایە بیتوانێت ئامانجەکانی خۆی لە دوورەوە بپێکێت ئەوە چۆن بووبن بەوەی شەهیدبوونی دەیان پێشمەرگە من دڵنیام سەدان پێشمەرگە شەهیدە بووە لە ماوەیەکی زۆر کەما ڕەنگە و هێزەی مەسقوتی بکردبایە چونکە هێزی میدیایی هیچی کەمتر نییە لەو هێزەی کە ڕوبەڕووی دوژمنە بێتەوە لەبەرەوە ئێمە زۆر جار ئەتوانین هێزە میدیایەکە بەکار بهێنین کە
هیچی کەمتر نەبێ لەو شەڕی کە هێزەکانی پێشمەرگەی کوردستانێکە لە چەند ڕوویەکەوە لەو ڕۆی بۆ نمونە ورەی تاکەکانی کۆمەڵگە بەرزکەینەوە و زانیاریان پێبەخشین و ئاگداریان بکەینەوە لە دوایین پەرسەندەکانی شەڕ و هەندێک جار هەیە سەریح بم لەگەڵتە ئەمە میدیای جیهانی ژێکا بە CNN و بە BBC و بە کۆمەڵە دەستگای جیهانیشەوە هەندێک جار هەبێ مبالەغەش لە هەندێک لە مەسایلەکانی بۆ نمونە زەرەرەکانی دوژمن و دەستکەوتەکانی خۆمان بەڵام نەک بەداخەوە بەو شێوەی بەڵام لەم مامەڵە تەندروستە ئەگەر وجودی نەبوو پێ دوانیە پێچوانەکەشی ڕاستە ئێمە ئەگەر لە ڕۆ ئیجابێکەوە بتوانیان لە باش مامەڵەکردنی ڕاگەاندنە بتوانین هێزەکەمان دووهێندە بکەین لە خراپ مامەڵەکردنی شاهێزی دوژمن دووهێندە ناکەین بەتاکید یعنی ئەوەی من زۆر جار ئەیڵێم و لە زۆر مقابلە و لە تەنانەت لە وتاروشتی ڕەنگە ئاماژەم پێکرد بێ ئەوەندەی میدیای کوردی خزمەتی هێزە نەیارەکان و دوژمنەکانی کردووە بە تایبەتی لە سەرەتای ئەحداسەکانە بەتاکید میدیای دوژمن ئەوەندە نەیتوانێت خزمەتی خۆی بکات لەبەرەوەی ئەگەر تۆ متابعی دەستگا میدیایەکانی دوژمنت بکەی بۆت ئەرەکەوێ ئەمان چەند سوودیان بینیوە لە میدیای کوردی لە خاڵە لاوازەکانی لە خاڵە لاوازەکانی ینی من زۆر جا متابعی ئەو سایت و موقعانی داعشەکەم کە هەیەە سیرەکەم بەشێکی زۆری سەرچاوی زانیاریەکانە دەستگا میدیایەکانی هەرێمی کوردستانە بەشێکی زۆریان پێدانی زانیاری بۆ لەجێەوەی بە جەماوەری کوردستان کۆمەڵە زانیاری کۆنکرێتی و کۆمەڵە زانیاری بۆ مەسەلی لە بەرەکانی شەڕۆ بدا سەرێکی کۆمەڵک زانیاری ئەو تۆ یاوە بە دوژمن لەسەر دیاریکردنی مووقعی شەڕەکە لەسەر دیاریکردنی بۆ نمونە ژمارەی هێزەکان لەسەر ئەو چەکۆستلیحانێکە هەیە زۆر باش ئەگەڕێنەوە لەمەش بە تەفاسیل قساکەین هەوڵەدەین کاک دکتۆر کاروان دەمە بێمە لای جەناب بدووە ئەنی قسەیەک لەوە بکەین کە هەمومان متفق بووین لەسەر ئەوەی کە ڕەنگە یان بە شێوەیەکی سەرەتا ئەمەم لە جەنابتانەوە وەرگرت کە دۆخی شەڕ دۆخی ئەم با بڵێن ئەرکی ڕاگەاندن لە دۆخی شەڕ ئەرکێکی ئاسان و سانان نییە و ئامادەکاری پێویستە بەڵام ینی واقعێکیش هەیە ئێوە وەکو ئەکادمیانی بواری ڕاگەاندن دەبێت بەرگری لەوە بکەن کە ئێمە هەر وڵاتمانیان بەڵێن هێزەکەمان کە هێزی پێشمەرگەیە ڕەنگە یەکەم جەنجی جەبهەی هەبێ ینی وەکو وڵات شەڕ بۆ خاک و نیشتیمان بکە ئەزمموی نەبێ بۆ ئەم حەقە نادەن ڕاگەاندنیش کە بەم زۆرەیە یان لە ڕاستیدا دەتانەوێ وانە بێت چکە گورزی ڕاگەاندن ڕەنگە گورزێکی کاریگەرتر و قورستە بێ بۆیە دەمەوێت بپرسم ئەگەر وایە ینی ئەرچی ئێوە چێ لەم نێوان دەدا طبعا ئەرچی میدیا یاخود کاریگەری میدیا بەڕای من زۆر کاریگەرە زۆر مەترسیدارە بەتابەتی بۆ نەتەوەیە کە نە یاسای هەیە مەبەستم لەوەی کە یاسای نییە یاسا جێبەجێ ناکرێ بێسەروبەرێک هەیە لە هەموو بوارەکانی ژیانماندا لەبەر ئەوە میدیا لە وڵاتێکی وەکو ئێمەدا بەردەوام دەتوانێت یاری بە زۆر شت بکە یاری بە هەستی هاوڵاتی بکە یاری بە هەستی پێشمەرگە بکە بە ورەی خەڵک بکە بە ئابووری ناو بازار بکە بە لایەنی سیاسی بکە یاری بە هەموو شتێ دەکات لەبەرەوەی تۆ داواکاریت گشتیت ئەکتیڤ نییە یاساکانمان یاسای سەرتاپاگیر نین واتە بۆ هەموو شتێ دانراون ڕەنگە بۆ ڕۆژنامە دانرابێ بەڵام بۆ ئەوە دانراوە کە تۆ بەیانی لە ئینتەرنێت لە وێبسایتێک ئاسایش وڵاتەکە دەخەیتە مەترسیەوە چۆن یاسا بەوردی بچێتە بنج و بناوانی و چ سزایەک بۆ ئەمەدانێ سانسۆرێکی ڕێکوپێک نییە لەسەر میدیا چکە میدیا تۆ پێویستە بە جۆرێک لە سانسۆر هەیە تۆ کە ڕاگەیاندکارت هەبێ بەداخەوە کە گوێ بە هیچ پرەنسیپێکی نیشتیمانی و کۆمەڵایەتی نەدا تۆ لەو حاڵەتەدا پێویستت بە یاسایکی تونند و تۆڵ و سانسۆرێکی تونند و تۆڵ هەیە لەسەر ئەوەی کە تۆ میدیا پێ ڕێک بخەیتەوە من سانسۆرم بەبەستم ئەوە نیە ئازادی بیرڕات بەرتەس بکەیتەوە بەڵام مەبەستم ئەوەیە کە تۆ میدیا پێ ڕێک بخەیتەوە بەتایبەتی لە دۆخی جەنگ سەکردنی زۆر گەورە لەسەر ئازادی ڕادەربڕین ڕەنگە لە دۆخی جەنگدا بەرتەسی دەبێتەوە کار ڕەنجەمە لە دۆخی جەنگ ئەمە لەوەتەی کورد لەوەتەی هەیە لە دۆخی جەنگدا یعنی ئەمە ئەم بەرنامەیە بۆ هەم ڕۆژێکی کورد باڵێن جێبەجێ دەبێیانە سە هەموو دۆخێکی کورد تۆ ئەمڕۆ لەگەڵ داعشی پێشتر لەگەڵ سوپای عراق لە جەنگ بووی ینی لە ڕوبەڕوونەوە بوویت پێشتر لەگەڵ قاعیدە بوو پێش ئەوە لەگەڵ ڕژێمی سەدام بوو پێشتر هە لەگەڵ سەدام و پێشتر شەڕی براکوژی نازانم چی ینی تۆ بەردەوام لە دۆخی جەنگی ینی ئەو وشارێکە ئێمە باسی دەکەین وشارێکە شتێکی بەردەوامە لەگەڵ هاوڵاتی تۆ ئێمە جارێمە بەداخەوە هاوڵاتیمان بە شێوەیەکی گشتی من دەڵێم هاوڵاتیمان وشاری نییە ینی تۆ سەری کەناڵێکی میدیایی دەکا نازانی ڕاست و خراپ لە یەک جیا بکاتەوە لەبەر ئەوە تۆ ئەرکە سەرچەکە دەکەوێتە سەرشانی میدیا و میدیاکار من هیچ عیبێت تێدا نیە میدیاکار کە دەچێتە کەناڵێکی ڕاگەیاندن پێویستە
زۆر شتێ فێر بکرێ بەڵام زۆربەی کەناڵەکان ئەوەی من تێبینیم کردو بە حکمی ئەوەی ئێمە خۆشمان جگە لەوەی ئەکادمی لە ناو کەناڵەکانی میدیاوە با بڵێن پەروەردە بووین ئەوەی بتێبینیم کردووە خەڵک ڕۆژنامە نووس سەدا من ناڵم 100 بەڵام سەدانەوەتی لە گۆترە دەبن بە ڕۆژنامە نووس بەڵێ بە دوای موچەدا دەگەڕن بە دوای ئیشێکدا دەگەڕن هەیە حەزێکی لێ بەڵام تۆ فێری نەخولێ دەبینێ نە کۆرسێ دەبینێ نە وەرکشۆپێ دەبینێ نە خەڵکێکی ئەکادیمی شارەزا دەستی دەگرێت بڵێ وەرە تۆ ئەمە لە ڕێگەی کەناڵەکەەوە بێگومان ئەمەوا دەکرێت ئەمەوان ناکرێت لەبەر ئەوە تۆ ئێمە ئەم سەردەمێ ئەمڕۆ تەکنەلۆژیا زۆر پێشکەوتووە ئەگەر بە عاقڵی ئەگەر بە هۆشمەندی بەکارینێنی ئەوە دەبێتە چەکێکی زۆر ترسناک دژی خۆت و میلەتەکەی خۆت لەبەر ئەوە کە ڕۆژنامە نووس دەچێتە جەبەرەی جەنگ باشە دەبێت فێر بکرێ ئینتەرنێت چۆن بەکاردێنرێ تۆ ئامێری پەخشکردنی ڕاستەخۆ جاران ئەگەر SNG بووی SNG بووە تڕەچ لۆرێ بوەستا بە عینەکەی با بڵێن ڕووداوەکانی پەخشکردا بە ئێستا ئامێرێکی بچووکە لە جانتای بچووکترە تۆ پەخش ڕاستەخۆ دەکەیت تۆ لە بەرەی جەنگە کە ئامێرێکی ڕەنگە ئینتەرنێت پێ بێ بتوانانی یەکسەر ڕاستەخۆ شت بنێریت بەڵام تۆ ئایا دەکرێت بۆ هەموو شتێک بەخشی ڕاستەخۆ بەکاربێنیت بە مۆبایلەکەت بەڵێ لایڤ بەکاردێنیت تۆ شپرزەی ئێمە هەمومان دەزانین سوپای پێشمەرگا کە یەکێکە لە سەروەریەکانی کورد و ئێستا توانین دنیاش بەڵێ دەنگدانەوەیشی وای لە دنیا هەیە کە کەم سوپا هەبوو لە جیهان بەم شێوە بێ بەڵام هەمومان دەزانین لە چ شپەرزەی یەکدان کاکە تۆ سوپاکەت یەگرتو نییە ڕاهێنانی پێویستی بۆ نەکراوە تۆ کە دەچێتە بەرەی جەنگ شپرزەی پێوە دیارە کە ڕەنگە تۆ دژمنێک ببینێ 100 فیشەش پێ نێشێک نەپێچێ تۆ ئەدی ئەمە پەخش دەکەیت تۆ بێسەروبەری سوپاکەی خۆت سوپانیشتمانەکەی خۆت پەخش دەکەیت ئەمە زیانی زۆرە لەسەر هاوڵاتی وورەی هاوڵاتیدا دەبەزێنێ تۆ چۆن دەبێ شتێک نیشان دێت کە لایەنی لاوازی سوپاکەی خۆت کەلتوری خۆت فەرهەنگی خۆت نیشان بدەیت لەبەر ئەوە من شتێشتر ئیزافە دەکەم بۆ ئەم خاڵە من دەبێت ئەوە بزانین کە هەمیشە دوژمن وەکو هاوڕێیانم دکتۆرکاوە و دکتۆرە نەزاکت ئاماژیان پێدا سوود لە هەڵەکانی ئێمە دەبین و سەیری هەڵەکانی کەناڵەکانی ئێمە دەکەن من دڵنیام کە ڕێکخراوی تیرۆریستی داعش ژووری میدیاییان هەیە چوە کوردیشان لەگەڵا سەیری کەناڵەکانی میدیای ئێمە دەکەن ئەوەی کەرکک من دڵیان پرسا لەسەر مەسەلەی کەرکوشی دەکەی جەنابەت بۆ ئەوەی کەرکک و بۆ زۆر شتی تر سەیری سنگەرەکانی ئێمە دەکەن چکە ئێمە زۆر کەناڵمان هەیە دەسن دیدار لەگەڵ پێشمەرگە دەکەن بە عەقڵی خۆیان هەندێکیان بە عەقڵی خۆیان بۆ ئەوەیە کە بارودۆخ و بڕێی پێشمەرگە نیشان دەکە چەند بەرزە بەڵام تۆ کاکە سنگەری لە هەندێک شوێن سنگەرێک پەرپوتمان هەیە تۆ ئەم سنگەرە پەخش دەکەیت تۆ باسی کێشەی نەبوون فیشەک و ڕێک دابەش نەکرد ئەم سنگەرە فیشەشی بۆ نەچووە ئەم سنگەر میلانی لێنیە و و دژەتانشی لێنیە تۆ ئەمە پەخش دەکەیت و کابرا بەرامبەر دانراوە سوودی لێوابینە بەبێگومان بەبێگومان بەڕێز دکتۆرە نەزاکە دێمە لای جەنابەت یەکێکە لەو پرسانی کە زۆر گرنگە و من دەمەوێ ئەنی بەرچاوڕوونی بدەینە جۆگران و ڕای جەنابتی لەسەر بزانمەویش ئەوەیە کە دەوترێت یان قسەیەک هەیە کە لە دۆخی جەنگدا ڕاستە لە دۆخی ئاساییدا بەردەوام بڕێک شانازی زیاتر لە ڕووی ئازادی ڕادربڕینەوە بە ڕۆژنامە و گۆڤار و میدیا ئەهلەکان دەبڕێت بەڵام دەوترێت لە دۆخی جەنگدا هەمیشە میدیا وابەستە و حیزبیەکان کە زۆر نیشتیمانی تر بیرەکەنەوە مامەڵە دەکەن لە میدیا ئەهلەکان لە دۆخەکانی جەنگدا و ئەزمون کراوە باری سەرنجی جەنابەت لەسەرمەچ زانی چی ئێمە میدیا ڕێک نەخراوە لە کوردستانە من بە شێوە گشتەکەی سیرەکەم جەنابەت ڕۆژنامەی حیزبەکانە بینی تەلەڤیزیۆنەکانیانە بینی تەلەڤیزیۆن و ڕۆژنامەی ئەهلیژە بینی زانی چی خۆی کە ڕێک نەخراوە ئێمە سەرەتاشمان بە میدیا حیزبی هاتووە حتمما ئەو میدیانەی کە هاتوون ئیدعای سەربەخۆیی بوون و ناسیاسی بوون ئەکەن جیاوازترە لەوەی کە فعلەن میدیایەکی حیزبی ڕەنگە خۆی بە بەرپرس بزانێت بەرامبەر هەندێک پرسی نیشتمانی بەڵام میدیایەکی سەربەخۆ هاتووە ئەم میدیای خۆی بە بەرپرس نازان چکە خۆی وا خۆی نیشانداوە کە ئەمە سیاسی نیە مۆرکێکی سیاسی پێوە نیە سەر بە پارتێکی سیاسی نیە لەبەرەوە بەڵام ناکرێ ئێمە بین بڵێن وڵا ئێمە میدیا حیزبیەکانمان ڕەنگە منش ئەڵێم لە بەرامبەر میدیا سەربەخۆکانە میدیاکان زیاتر خۆی بە بەرپرس بزانێت لەبەرەوەی حیزبیەکە بەشێکە لە جەنگ حیزبیەکە خۆی وا ئەبینێتەوە کە بەرپرسە بەرامبەر ئەم نیشتمانە وابەستە حیزبیەکەی پەیامە حیزبیەکەی ئەجندا حیزبیەکەی لە پشتەوە تەڵەبی لێ ئەکات کە
بەرپرس بێ بەرامبەر هەندێک پرسی نیشتمانی میدیاکەشی کە بەشێکە لەوە ئەمە هاوینێکی بەڵام ناکرێ بڵین ئێمە میدیا حیزبیەکانمان بە تەواویتی توانیویانە لە بەرامبەر پرسە نیشتمانی و هاوڵاتیەکانە سەرکەوتوو بن چونکە ئەوانیش کۆمەڵە گرفتی خۆیان هەیە ئەوانیش کۆمەڵە شپرزەییان هەیە چونکە هیچ شت نابێت. من پرسیارەکەم ئەو بوو ینی لانی کەم مەسەلەن هەموو خەمی میدیا حیزبیەکان دەوترێت لە کاتی شەڕە گەورەترە ڕەنگە هەندێک شت میدیا ئەهلی بیشی زانێ گوێ پێنەدا نه هەموو خەمەکەی گەورەترە بەڵام ئێمە لە کاتی جەنگا پێویستمان بە گوتاری هاوبەشەیە ڕاستە میدیایمەش ئەمە میدیای حیزبی بەڵام شپرزی لە گوتاری میدیا حیزبیەکانیش هەیە تەنانەت بەرامبەر بەکارهێنانی ئەو دەستەواژانەی بۆ جەنگ بەکارهێنێ بچۆ وڵاتێکی وەکو بەریتانیا یا وڵاتێکی عەرەبی یا وڵاتێکی ئەمریکا یا وڵاتێکی ئەوروپی ڕوبەڕووی جەنگێک ئەبێتەوە استراتیژی ڕاگەیاندنەکەی دیاری ئەکا بەرامبەر ئەم جەنگە چ وشەیەک بەکارێنێ چ دەستەواژەیە بۆ جەنگاوەر بەکارێنی چ دەستاواژەیەک بۆ بەرامبەر دوژمن بەکارێنی میدیا حیزبیەکانی ئێمە ڕاستە لەوە بەڵام ئایا میدیا حیزبیەکانی ئەمە نەبوون پەخشی ڕاستەوە خۆیان کرد ئایا میدیا حیزبیەکانی کەوتونەتە هەڵەوە ئایا گوێ لە من لەم ڕۆژانە لە رادیۆیەکی تر بووم بەرپرسێکی عسکەری لە سەرهێڵ بوو لە بەرنامەکە لەگەڵمانە باسی ئەو گرفتانەی خۆیە کرد ئەو گرفتانە و ئەو ناتێگەیشتن و ناهەماهەنگی نێوان جێیشەکەی ئەکرد ئەیوە لە هیچ جینێکی دنیا نییە ڕۆژنامە نووسێک بێت بەبێ ئەوەی هیچ تەنسیقێکی لەگەڵ لیوا و جێیشەکە هەبێت بڕۆ بە ئازادی خۆی لەولاوە هینەکات لەگەڵ پێشمەرگایی لە شوێنێک ئاوی پێشمەرگەی کۆ کردوێتەوە تا فریاکەوتون نزیکەی 200 پێشمەرگەی کۆ کردوێتەوە شوێنێکی استراتیژی بووە بە یەک هاوانە 200 پێشمەرگای کوژرا ڕۆژنامە نووسێک کۆی کردوونەتەوە پەلەپەر ڕامان کردو بڵاومان پێ کردووە یعنی سەیری ئەمە کە ئەمانە خۆمشمی میدیا حیزبی بوون بۆیە ئێمە نەبێنە سەر تاوانبارکردنی میدیا حیزبی نەبێنە بڵێن تێگڕای میدیا بەهۆی نەبوونی ئەوەی کە هاوڕێم نەبوونی یاسا نەبوونی بۆردێکی ڕێخستن نەبوونی استراتیژێکی دیاریکراو نەبوونی سەرچاوەیەکی مرکزی یان نەبوونی ڕاگەیاندنێکی ئامادەکرا و پرۆفیشناڵکرا و بۆ جەنگ کە بە استراتیژێکی ڕوونەوە ئیشبکە ئەمەمان نییە کەناڵەکانیش هیچ لەمەیان ینی من جەناب شتێک کە دوودی زافە بۆ قسەکەی هاوڕێم دکتۆر کاروان ئێمە بڵێن ئەزمون وڵات نییە بەقەدر ئێمە لە جەنگابێ من هەر لە ناو سلێمانیا ئەمە سێ چوار خۆپیشاندانی خۆپیشاندان بەشێکە لە جەنگ ڕاگەیاندکاری ئێمە کەناڵەکانی ئێمە نەیانتوانیوە چوار ڕۆژنامە نووس دروست کا ستافێکی ڕۆژنامە نووس دروست کا بزانێ لە قەیرانە چۆن دیفاع لە خۆی بکە یعنی مامەڵە بەگیانیەکە ئەو بەرپرسە عسکەریە ئەوێت ڕۆژنامە نووسم بینیەوە بەتیشێتەوە ئاخر چۆن ڕۆژنامە نووس لە ناو جەنگا بەتیشێتەوە ڕووماڵی شتەکات ئەوی لە شوێنی وامە ترسیدارە پێدوانی ئەمە حاڵەتێکی ئاسایی ئەبێ ئەو کاتێک کە ئەو ئەبینێ جەنگاوەرەکەی کڵاوی لەسەرانی و ئەو کاتێ جەنگاوەرەکەی ئەمە لە وڵاتیەمە پەیوەندی نییە من بەبەستمەوەی ئەم دووشتە ینی ئەمی وا هاتووە خۆ کورد لەوەتی هەیە لە جەنگدا بە شەرواڵ و جامانەوە شەڕی کردو ڕۆژێک لە ڕۆژان خودەی لەسەرانە بووە ینی ئەمە ئەم ئەزمموی شەڕ لای خودی جەنگاوەرەکانمان وایە بۆچی نابێ مافێک بدەینە ڕۆژنامە نووسەکان ینی ئەگەر مەزالی تدای ئێوە پسپۆر من مەزالی بۆ بدەم من مەترسی ژیانی خۆیم هەیە لەبەرەوە من لە پێشەوت مێمە شپرزین لە جەنگا بەڵام ئێمە قسە لەسەر میدیاکەین میدیا ئەمە جەنگێک ئەمە دوو جەنگ ئەمە سێ جەنگ ئەمە چوار جەنگ ئێمە پێمانوتن ئەبێ ستافی ڕۆژنامە نووسی جەنگیت هەبێ ئەبێ جلوبەرگی لە بەرابێ ئەبێت بەو شێوازە بێ ئەبێ ژووری ئەمەلیاتی ڕاگەیاندنمان هەبێ هەمان هەڵە دووبارە ئەکاتەوە خوا نەخکەرە مانگێکی کە جەنگێکی کە ڕوبەڕووی وڵاتە ببێتەوە هیچ ئەگەر بە یاسا پەخشە ڕاستە خۆکەوەستاوە بەڵام هەمان شکل کە ڕۆژنامە نووسی کوردی ڕۆژنامە نووسم بینیوە هەر ئەوەیە کە ڕووماڵی بابەتی کۆمەڵایەتیەکە هەر ئەوەیە کە ڕووماڵی بابەتی تەندروستیەکە هەر ئەوەیە کە ڕووماڵی هەر ئەوەشە بە هەمان جلەوەیە کڵاوی لەسەر کردووە ئەمە ئەبێت تەدریبی بێ بکرێ ئەبێ پێی بوترێ ئەبێت چ زانیاریەک نقلەکەی زۆر پرسیێناویشت کاگە دکتۆر کاوە دەمە لای جەنابە دووە لە ڕاستی ئەوەی کە من لەلام دروست بۆکو پرسیار بۆی ئاراستی جەنابتی بکەم ئەوش ئەوەیە کە ینی مەسەلەی بەرپرسیارەتی بەرامبەر بە پرسە نیشتیمانیەکان ینی لەگەڵ دکتۆرە قسەمان لێ کرد بەڵام لە ڕاستی ئەوەی کە زۆر گرنگە بەلام و گرنگە لەسەری ڕابۆسینەوەی کە ینی ئەم بەرپرسیارەتیە چۆن دروست دەکرێت ئەم بەرپرسیارەتیە ئەگەر ئێوە ڕخنەی لێ بگرنەوە کەسانی ئەکادمی ینی ئەبێ کێ بیکە ینی بۆ تا ئێستا ئێوە بیرتان لەوە نەکردوتەوە یان با بڵین کردوتان و گوێتان لێ نەگیراوە بۆیە زۆر گرنگە بزانین ینی ئەوەی کە
پێویستە ئێمە لە دۆخی جەنگدا ئێستا یعنی کوردوتەنی نەچۆ بچێت چۆن ئێمە ئەمە بکەینەوە چۆن ئێوە دەورتان چێ بێتیدا پێم خۆشە وەڵامێکم بدەیتەوە بەڵام پاش ئەوەی کاچینە لای ناوبڕێ کۆگەڕێنەوە سپاس دەکەم. چێ ئەم سەروەریە دەنوێنێ زۆرترین دەستپێشخەری دەکات و زۆرترین مبادراتی حل بۆ کێشەکان پێشکەشەکان پێم وایە ئەمە سەروەری و مێژوو بۆ خۆی تۆمارەکە. ڕاست ئێمە باسی ئەوە دەکەین کە گەڕانەوە بۆ پەرلەمان و ئەکتیڤکردنەوەی پەرلەمان لە هەرێمی کوردستانێکێکە لە پرسە هەرە گرنگەکان بەڵام ئەمە خۆی لە خۆیدا لە هەرێمی کوردستانە ئەکتیڤکردنەوەی پەرلەمان بریتی بێت لە دەرەنجام بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکان. پێم وانە بەدیلێکی تر هەبێت جگەل لە هەوڵدان بۆ گفتوگۆکردن یعنی ئەبێ بەدیلی گفتوگۆ چی بێت لە وڵاتی بریندایی وەکو ئێمەدا. من ڕەنج کەمال هەفتانە و لە 11 خولەکی هەموو شەمەیەک ڕاستەوخۆ لەگەڵتان دەڕۆم. دووبارە سڵاو و ڕێز جۆگرانی ئەزدخۆشیست لەگەڵتان بەرداوامین لە بەرنامەی فۆکەس بە میوانداری هەرسێ بەڕێزان دکتۆر کاروان عەلی، دکتۆر نەزاکت حوسێن و دکتۆر کاوەڕەزا. کاک دکتۆر کاوەدی هاتمە لای جەناب بووە پرسیارەکەم لەسەر مەسەلەی بەرپرسیارەتێکە بوو. شتێکی کەم بەخیاڵدا هات پێم خۆشە ئیزافی بکەم سەر پرسیارەکەیش ئەوەیە کە هەمیشە ینی دکتۆرە باسمان لەگەڵ دکتۆرە باسمان لەوە کرد کە بەرپرسیارەتی میدیای وابەستە و میدیای ئەهلی تۆ جۆرێک لە جیاوازی هەست پێکرێ بەڵام ئەگەر تێبینی بکەین لە مەسەن لە BBC دەڵێ ئێمە تا ئەو کاتە بێلایەنین هەتاوەکو نیشتیمان بە فعلی سەلامەتەوە ڕخنەی لێ بگرین و دەستی بۆ درێژ بکەین وانە ئەو کاتی کە مەترسیەکانی نیشتیمان کەوتە ینی بەرژەندەکانی نیشتیمان و نەتەوە کەوتە مەترسی و ئێمە بێلایەنین لە دەزین و بێلایەنین و لایەنگری نیشتیمانین بۆیە دەمێ بپرسم ینی میدیای ئەهلی تا چەند ینی تاوانبارە ئەگەر جیاواز بێت لە میدیایی وابەستە لە کات لە دۆخی جەنگداوە ینی با بڵێن هەڵەی زانراوێ هەڵەیە کە هەستی پێکە هەڵەیە و بە ناوی پرۆفیشناڵەتی و سەبقی سەحەفی ئەوانەوە هەڵە بکە ینی دەبێت چۆن مامەڵی لەگەڵ دیارە با نەڵین تاوانبار بۆ میدیالی بڵین بەرپرسیارترە یانی بڵین تۆمەت بڵێ بەتاکید پرسیارەکەشت حەقە چەند لایەنەیە بەرپرسیارەتی بەشێکێکەوێتە سەر ئەو میدیاکارەی کە خۆی وەکو پەیامێرێک لە مەیدانەکانی جەنگابوونی هەیە و تەسەورەکەم لە 180 بەرنامەکەی ئێمەش ڕەنگە بۆ خزمەتکردنی میدیا و بۆ زیاتر پێشکەوتنی میدیا بە هەرێمی کوردستانە بەشێکی وابەستەیە بەوەی کە ئەو میدیاکارە پێویستە بەرپرسیارەتی ئەوەی تیابێت کە کۆمەڵێک شت هەیە ئەبێ لەم میدیاکارە بوونی هەبێ لەم پەیامێرا بوونی هەبێ چەند تایبەتمەندیەک هەیە لە پێناوی پاراستنی گیانی خۆیان پێویستە بوونی هەبێ بەشێکی تریشی ئەوەیە کە پێویستە ئەم میدیاکارە کۆمەڵی پێداویستی جەنگی هەیە لەگەڵ خۆیان هەیبێ هەر لە مەسەلەی عیلاجی سەحیەوە هەر لە مەسەلەی خواردنەوە هەر لە مەسەلەی غودەی سەربازیەکەی کاتە سەری لەو بڵین پشتێنە دەرعەی کە ئەی بەستێ لە مەسایلەوەی توانای ڕاکردنی ئەم شوێنێکە لە مەسایلەوەی کە موقعێکی جوگرافی دیاریکرا بدۆزێتەوە کە بە ئاسانی نەپێکرێ عادەتەن ئەمە کۆمەڵە پێداویستی ئەوەیە کە پێویستە وەکو میدیاکار کە ئێمە هەدەفی دەرەجەیەکمانەوەی کە پێویستە ینی خزمەتی خۆی بکات پاشان خزمەتی وڵاتەکەی بکات ینی پاراستنی گیانی خۆی لە هەموو شتێک گرنگترە لە هەموو سەقێکی سەحەفی گرنگترە ئەوەی کە هەیە میدیاکاری جیهانی چۆن ئەم بەرپرسیارەتی دروست کردووە لای میدیاکار و لای دەستگا میدیایەکەی خۆشی بۆ نمونە ئێمە CNN مان هەیە لە کاتی پرۆسی ئازادی عێراق کە زۆر دوور نییە 2023 بوو ڕێگەی نەدا یەک میدیاکارێک بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێ ئەم جەنگە ڕووماڵ بکات هات سیستەمێکی دانا بە ناوی سیستەمی هاوبەشی میدیایی بە میدیاکارا وتی تۆ بۆت هەیە بۆ نمونە لەم سنوورە زیاتر تێپەڕ نەکەیت و پێویستە ینی مە بەوکو بەندێک چەسپاندی بەسەریانە و پێویستە بۆ مناڵە گۆڕی زانیاری لە نێوان یەکتریا بکەن و پێویستە هەندێک زانیاری هەیە تەنها لەم فەرماندە و لەو فەرماندە سەربازیانە وەریگرن بۆتان نییە مقابل یەک سەربازی ئەمریکی بکەن یاخودی تەحالفی دەولی بکەن تاکە کەناڵێکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ هەموو جیهان پەخشی کرد CNN بوو بەڵام CNNیش لەم حاڵەتانەیە بەشێکە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەشێکە لە سیاسەتی دەستگای CIA ئەمریکا لە کاتی خۆپشاندانەکەوی کە ڕەشپێزێکیان ئەمریکا کوش لە 2015 بوو
کاتێک کە خەڵک ئەمریکا هەمووی هاتنە سەرجادە CNN هادووتی کاکە لە ناو ئەم خۆپشاندانانەوە بۆنی تلیاک دێت بۆنی مادە هۆشبەرەکانیت بۆ ناشرینکردنی ئەم خەڵکە لەبەرەوەی هەستی کرد ئەگەر ئەم خۆپشاندانە بەردەوام بێ ئەوە مەترسی هەیە لەسەر ئاسایشی قەومی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەبەرەوەی ترسی ئەوەی هەبوو کە پێکدادانی ڕەگەزی پاش سەدەیەک جارێکی تر لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەر هەڵباتەوە میدیاکاری ئێمە یەکێک لەو کێشەی کە هەیەی زۆر جار ڕووداوێکی ناوخۆیی تێکەڵ بە ڕووداوێکی دەرەکیەکات ئەو ڕووداوی کە لە ناوخۆی وڵاتەکە ئێمەیان ڕۆداد و بەستەی ڕاستەوخۆیە بە ئاسایشی نیشتیمانی وڵاتی ئێمە پێویستە میدیاکاری ئێمە بە شێوەیەکی میدیایەکی نەتەوەی تەعاملی لەگەڵام بەڵام کاتێک کە تۆ ڕوودا و جەنگ و ئەحداسێک لە دەروی سنووری وڵاتەکە ئێمە ڕەبتی نییە بە ئاسایشی وڵاتەکە ئێمەوە یعنی تۆ چۆن ڕووماڵێکی وەکو میدیاکارێکی کورد ڕووماڵی کە بەڵام کە لە ناوخۆی وڵاتەکەی خۆتایە وابەستەیە بە ئاسایشی نیشتیمانی تۆ ئەبێ استراتیژیەکە دەبێ بێ میساقێکی شەرەفی میدیاییت هەبێ ئەبێ زۆر جا کۆی میدیاکارانی کوردستان بە میدیای وابەستە کە تۆ ناوەبردو بە میدیای ئالی کە یان بە میدیای سێبەرکەوتبوونی هەیە لە کوردستانە پێویستە میساقێکی شەرەفی میدیایان هەبێ لەسەری ڕێک بکەون چۆن ڕووماڵی ئەم جەنگە بکەن ئێمە باز نەگەڕێنەوە بۆ پێش 2023 وا 3 ساڵ ئێمە لە جەنگی داعشین باشە ئێمە ئەگەر لەوانەی لە بیدایەتی شەڕەکەی ئەزبوونمان نەکرد و هەنێ شت هەبوو پێمان نەزانی و هەندێک شت هەبوو بەسەرمانە تێپەڕی باشە معقولە من بێمەوە لە 2016 لە کۆتایی 2016 هەمان هەڵەکانی جاری ڕابردوو بە زۆر گەورەی ترەوە دووبارە بکەمەوە باشە معقولە من بۆ نمونە بێم هێزی پێشمەرگە پیشان دەمەک و دکتۆرە نەزاکەت و کاکتۆر کاروانیش باسییان کرد موقعی پێشمەرگە پیشانەدات هاوان لە تەنیشت یا لە ئەرز ئەڵێ ئەوە چەند مەترێک پێشتر یایی بە ئەرزا لە پێشمەرگەکان خوانە خۆزاڵە گەل لەوا بۆ ئەوە کاتە دەمەتر ئەملاتر بگرا ئەوەندە پێشمەرگە شەهید دەکەن یعنی ئەگەر متابعەیەکی ڕاستەوخۆ هەبێ بە ئاسانی دەتوانێت ڕاست زۆر ئەتیادی مۆبایلێکی پێ بێ لەگەڵ ئینتەرنێتێکا بەڵە بەڵگە بۆم قسەی جەنابەت کاک دکتۆرکاوە ینی دوور نەڕۆین پێم وایە هەر لە سێمین ساڵی داین لە چەند مانگێک لەمە پێش میدیاکار شەهید بوو لە نەبەرەکانی جەنگ ینی خۆتۆ ئەمە بێئەزمموی و کەم تەرخەمی کاکە 265 ڕۆژنامەنووس لە 2023 تا سەل عێراق شەهید بووە بەشێکی زۆری و بێئەزممونیە بەسێکی زۆری ئەوەیە مدیرەکەی نێرە خۆخی لە بەرەکانی جنگانیە ئەی نێرە لە بڕۆ ڕووماڵم بۆ بکەمیش نایزانێت داماوە هەندێک تەجربە هەیە نیەتی سیستەمی خۆپاراستنی نییە ینی ئەمە حقیقەتە زۆر جاریشی هەر بە خۆشمان ڕەنگە تو ێستا سبینێ تەکلیف لێ بکرێ بڵۆ بڕۆ ڕووماڵی بەرەکانی جنگ بکە ئەی نابێ بڵی کاکە پێداویستەکانی من چێکە لەگەڵ خۆما بیبم بێگومان ینی بەشێکی زۆر باشە من ئەگەڕێمەوە لای جەنابەت بۆ قسەکردنی زیاتر کاک دکتۆر کاروان ینی هەر لەسەر ئەم پرسە ینی خودی میدیاکار و چوونە ناو بەرەکانی جەنگ دەمەوێت قسەی ینی ئەوەی کە پێویستە چییە و لە ڕاستی ئەوەی کە ئێمە میدیاکاری ئێمە نەیکردووە چییە من دەمەوێتی کەش بڵم ینی هەمیشە من دەمەوێت هەندێک جار بەرگری بکەم لەو شتانی کە ڕخنی لێگیرێش ئەوەیە کە بەڕاستی لە هەر بوارێکدا کارکتەرێک بزانێت لێ پێچینەوە نییە سانسۆر نییە مامەڵەیەکی پێویست نییە و ڕێوشێن دانەنراوە لادان ڕوئەدا بە بێگومان بێلتیزامی ڕوئەدا ینی لەناو کۆمەلگادا ئەگەر بەڵێ لەناو کۆمەلگادا بزانی مەسەڵەن بەڕێبەراتی هاتوو لێ ناپێچێتەوە بەدڵی خۆت شۆفێریەکەی لە هەموو شوێنێک سارە ڕائەگری یعنی ئەو ناوەندە ئەو دام و دەستگایی کە دەبێ لێ پێچینەوە لەگەڵ ئەمە بکات چێە و لە ڕاستیدا بۆنیمانەوە بۆ مامەڵەمان لەگەڵ نەکردو تێگەیشتنی ئێمە بەگشتی میدیاکار بێ سیاستکار سیاستمەدار بێ خەڵک بێ بۆ دیموکراسی تێگەشتنیشی هەڵەیە بەڕای من زۆر شارەزای سیاست هەیە لە جیهانی ڕۆژاوا کە باسی دیموکراسی دەکەن دەڵێن ئەمە باسی دیموکراسی دەکەین بۆ خۆرئاوایە بۆ خەڵکی خوێندەوارە بۆ خەڵکی تێگەیشتووە بەو مۆدێلی کە لە خۆرئاوادا هەیە ئەم مۆدلی خۆرئاوە ناتوانێت تۆ لە کوردستان کە میلەتێکی خۆرهەڵاتی لە هەموو ڕێک هێشتا ئێمە لە دوای دواوەین لەبەرەوەی من ساحبی هیچ نین ساحبی ئابووری نین ساحبی دەوڵەت نین سەروەریمانە کۆمەڵشتمانە ئەو مۆدێلە زۆر زەحمەتە لەسەر کوردستاندا بچەسپێ بەڵام ئەمەمانە ئەوە نیە ئێمە بوەستین بڵند دیموکراسیمان ناوێ نازانم چی و ئەو شتانە ئێمە هەر هەنگاو دەنێن بەرەو دیموکراسی مەبەستم ئەوەیە کە تۆ ئێمە لە بەریتانیا و ئەمریکا و سوید و نەرویج و نازانم چۆ ئەڵمانی ئەوانە دیموکراسی تر نین لە ڕایۆتەکانی لە ئاژاوەکانی ساڵی 2011 کە لە بەریتانیا ڕوویدا خەڵکێ لەسەر خراپ بەکارهێنانی فەیسبوک جگە لەوەی غەرامەکراوە 6 ساڵ بۆ 7 ساڵ زیندانی کراوە کاگەڕانت بەریتانیا دیموکراسیە ئەو خۆپیشاندان بوو لەسەر ڕایۆتەکە بانجی خەڵکی کردووە
وەرە ئێوە شەو دەچین بۆ ئەو شوێنە لە بەردەمە شوێنە خۆپشاندان دەکەین سوپەرمارکێتیش لە نزیکە دەچین شتەکانیش دەبین خەڵک لەسەر لە گوگل سێرچکە بزانن چەند خەڵک لەسەر ئەوە گیراوە پۆلیس لە کاتی بەکارهێنانی فەیسبوک و ئینتەرنێت لە کاتی نەشیاو دەکە دژی دیسپلینی سلکی پۆلیسە لە بەریتانیا بزانە چی لێکراوە کە دەرکراوە و عقوبەش دراوە سزا دراوە ئێمە ئەو کوێخاگەردانی کە لێرە هەیە بەڕاستی نازانم ناویت پاشاگەردانی کوێخاگەردانی کەس نازانی ناویستە بەڵێ وای لێ هاتو تۆ 20 ساڵ ئەزمونت هەبێ لە میدیا دکتۆرات هەبێ لە میدیا گەنجێک کە دێتە ناو میدیا لە تەلەڤیزیۆن لە تەلەڤیزیۆنەکان ئیش دەکات خۆی ڕەنگە بە تۆ نەگۆڕێتەوە تۆ پێویست بە ئەزمون هەیە بۆ ئێمە کاتی خۆی کە هاتینە ناو بواری ڕۆژنامەگەری مەمنون یەکێک دەبوون کە دەستمان بگرێ ئەم پیتەوا دانێ ئەم ئەفاریزەیە لەو شوێنەدانێ ئیشەکەوا دەکرێت خێرا ئێوە ئەوە جۆرە لە خۆبایی بوون هەیە لە هەندێک پەیامنێری هەندێک کەناڵ جۆرەیش لە یاخیبوون هەیە لە هەندێک کەناڵی تر ئەوە چۆن دەکرێشتووە لەبەر ئەوە ئەمە پێویستمان بە یاسا هەیە بەڵام یاساکە لەسەر من و تۆ بە تەنیا جێبەجێ نەکرێ یاسا لەسەر کەناڵی دەستڕۆیشتووە باڵا دەستەکانیش جێبەجێ بکرێ هەر کاتێک کە یاسا لەسەر باڵا دەستڕۆیشتوەکان جێبەجێ بکرا بە خۆیان و بە کەناڵەکانیانەوە ئەوە لەسەر ئەوان توش جێبەجێ دەبێت وڵاتەکە باشتر دەبێت ئەنجا دێمە سەر ئەوەی کە ئەم ئەرکە و ئەم ئیشەی میدیا لە بەرەکانی جەنگ ئێمە لە کوی ئەو قسانێکە هاوڕێیانم باسییان کرد و جەنابەت باس کرد شتێک هەیە بێ بیزانین ئەویش ئەوەیە کە شتەکە هەمەلایەنەیە ئەرکەکە دابش بوو بەسەر چەند لایەنێکدا ڕۆژنامە نووس و کەناڵەکانی میدیا بەشێک لە ئەرکەکان دەکەوێتە سەرشان لەوێش دابش بە تۆ ڕۆژنامە نووس لە هەورامانەوە تەختیەی ڕووماڵی گوێزی هەورامانی کردووە یاخود هەناری هەڵەبجە و نازەهیران و نازانینی کردو ئەخر چ منطقێکی تێدایە کە تۆ یەکسەر هەفتەی دوای ئەو دەنێری بۆ بەرە جەنگ خەڵک بەرنامەی ڕەنگاوڕەنجی کردووە لە کەناڵەکان لە کاتی ڕووماڵکردنی پشێویەکانی کەرکووک لەوێ بوو ئەخر ئەوە چ عەقڵیەتێکە تۆ چۆن لە هەنارەوە لە بەرنمەیەکی جلو هەمە ڕەنگەوە دەچیتە ناو جەنگ ئەمە لەبەر ئەو کەم و کوڕی دروست دەبێت ئەوەی باڵێن فەوزا دروست دەبێت بەڵێ لە هەنارەوە بووە قەناس ئەنجا جگەلەوە تۆ لە کەناڵەکەی ئێستا دێمە سەر ئەرکە فراوانەکە بەڵام لە کەناڵەکەش ئەرکەکان دابش بووە کە تۆ پامێرەکەت هەڵەیە دەکا یاخود فۆتۆگراف کامێرامانەکەت کامێرا ومانەکەت هەڵە دەکا تۆ بەرپرست هەیە لە کەناڵەکە فلتەرت هەیە ڕۆڵەکە دەکەوێتە سەر با بڵێن لای فلتەرەکەت کە لە کوردی پێدەورن دەرگاوان تۆ مەسئولی کەناڵ تێ مەسئولی بەرنامە تێ مەسئولی هەواڵت هەیە تۆ لێ فلتەر بکرێت گە شتێک هەڵێت تێدا بوو یاخود کەم کوڕژ ئینجا ئەمەگی کەناڵەکەیە تۆ لەولا لانی پەیوەندیدارت هەیە باش تۆ کە لە جەنگ پۆلیس لەوەیە پۆلی مەفروزە ئەم وشیاریەی هەبێ کە ناڵم سوکایەتی بە خوانە خواستە بە میدیا کار بکە تۆ تاوانش زۆر گەورەیە بەڵام ڕێگە نەداکە لە بچێتە پێشەوە کاکە لە هەموو لە فیلمەکان و لە هەموو دنیای ئێمە دەبینین کە شریتێکی زەردە یا سوورە دانراوە ئەم ناوچەی جەنگە ناوچەی تاوانە بۆ نییە بچیتە ژوورەوە دە شوێنێکی وا دانێن کە تۆ پێشمەرگەی لێ پۆلیس لێ ئاسایش لێ دژەتی ئێمە دان چەندین زۆر هێزمان هەیە ڕێگە نەدرێ ئەمە بەڕاستی پامنێر یاخود کامێرامان ئەگەر چەند شارەزاش من بچنە شوێنە چوو هەممە تەسی بۆ خوان هەیە هەممە ئاسایشنەتەوە کەش دروست دەکات ئینجا دێتەوە سەر ئەرکەکەی تر کە ئێمە لایەنی داواکاری گشتیمان هەیە بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆ لایەنی جگە لە کەناڵی ڕاگەاندن لایەنی وەزارەتی پێشمەرگەمان هەیە لایەنی وەزارەتی ناوخۆشمان هەیە و جگە لەوە دەستگای ئاسایشمان ئەوە هەموو بەرپرسیارەتەکە بەسەر ئەوانیشدا دابش دەبێت کە لە کاتی جەنگ ڕێگە نەدرێ بە بەم پێشێرکاریانە بەخواستی ڕاگەاندن و ڕاگەاندن کاری ینی بەڵام ئەم شتانش کە هەمووی دەکرێت ینی ناکرێت تۆ ڕۆڵین ڕاگەاندن نادیدە بکرێت تۆ پێویستە پرسیان پێ بکەیت کە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەمە بکەین ینی خۆ گوناح نییە تۆ ئاسایشی سەرسەر و سەر چامان یاخود پێشمەرگیت بەڵام تۆ ڕاگەاندن کار زۆر باشە من شارەزا هەیە لەگەڵ شارەزا کاتێکی کەممان لە بەرنامەکەمەوە هەوڵەدەم پرسیارەکەم وا بکەم کە تو چۆن ئەمەش ڕێک بخێنەوە بەڵام بەڕێز دکتۆرە نزاکەت دەمێ بێمە لای جەنابەت دووە لەگەڵ ئەوەی بپرسم ینی ئێمە چۆن ئەمانە ئەم دۆخە ڕێک بخەین وە چۆن ینی داواکاری ویان خواستی ئێوە بۆ ئەوەی کە لایانی پەیوەندیدار چۆن مامەڵە لەگەڵ ئێوە ئایدیاکانتان بکە بۆ ئایندە بۆ ئەم دۆخە پێشم خۆشە لەگەڵ ئەمە ینی لەگەڵ دوا قسەکانی جەنابەت لەم بەرنامەیە قسەیەکی خێراش بل لەسەر مەسلەی میدیای
کۆمەڵایەت یا با بڵێن سوۆشیال میدیاش بکە یعنی دەوری ئەوش دەوریی کەم نییە لە ڕاستیا بە زۆر بە کورتی بڵە زۆر دوور درێژە بەڵام حەزەکەم لەبەروی ئاماژەمان پێ نەکردەوە کاتەکە بەشی نەکرەگەرنا وام دانابوو تەوەرێکی گرنگی بەرنامەکە بەسپاس دەست خۆش بۆ ئەوەی ڕەنگەمە زۆری بێ بەڵام بە پوختی بڵێن بۆ ئەوەی چۆن ڕێکی بخێنەوە من ئەوە نەئەڵێم میدیا بە تەنها بەس بریتینێ لە پرۆفیشناڵی یاشا میدیا بەرپرسیارەتیە میدیا پیشەیە میدیا یاسای دەوێت میدیا چاودێری ئەوێ میدیا ڕێنمایی پێویستە چونکە ناکرێت میدیا شتێک نییە جیابێ لەمە یعنی ئەم بەم شێوەی کە لە هەرێمی کوردستانە هەیە دوو ئیزافەم بۆ قسەکەی بۆ ئەوەی ینی خەڵک تێبگات لە ئازادی و دیموکراسی دکتۆر کاروان شتێکی جوانی وت ئەوە ینی BBC موزیعێکی دەرکرد 22 ساڵ لەوێ بوو ئەمە قسەی بەڕێوەبەرێکی BBC کە من توێژینەوەکەم لێ کرد لەسەر ئەوەی وتی پرسیارێکی کردبوو لە بەرنمەیەکان نەشی وتبوو بە پرسیار کردبوو لە بەرامبەرەکەی توی پێ دوانیە جەنگی دژە عێراق جەنگێکی هەڵە بوو بەس لەبەر ئەوە کرد دەری کرد ڕۆژنامەیەکی بەریتانی سزادرا لەبەرەوەی کوڕەکەی شازادە دایانای پیشاندا لە بەرەکانی جەنگ لە ئەفغانستان لەبەرەوەی بەریتانیا بۆ ورەی جێیشەکەی خۆی کوڕی شازادە دایانای نردبوو بەڵام تیرۆریستەکان وتیان ئەگەر بێت و ئەو کوڕە ئەوەندە پیشان بدرێت لە ڕۆژنامە ورەی ئێمە بڕۆخێ ئەمە لێندە نەهەژێنین بە تەقینەوە سێری کە ڕۆژنامەیەک لە ناو بەریتانیا دەرەکرێت لەسەر وێنەیەک موزیعێک پێشکەشکارێک دەرەکرێت لەسەر پرسیارێکی ژەیکان نەشی ودوایە وتی لە دوای 22 ساڵ خزمەت بۆ لەبەر ئەوەی لێرە میدیا ڕۆڵی بەرپرسیارەتی هەیە بەرامبەر پرسە نیشتمانی و ئەوانە بۆ ئەوەی چۆن چاکی بکەین بەڕاستی ئەمە شتێکە فرەلایەنە بە تەنها بە کەناڵ ناکرێ مەترسیدارترین شدەوەی خود سانسۆری بدەیتە دەست کەناڵ و ڕۆژنامەکار چکۆکو قسەی بەڕێوەبەرێکی پەیوەندی گشتی جێشی ئەمریکی هەبوو ئەڵێ ڕۆژنامەنووس ئەڵێ جەنگ کاتێک گرنگە لە بەردەمی هەموو کەسێکا بێ یعنی من بەبەستی لە چێ بەبەستی لەوەی سەحافە حەزەکە هەموو شتێ بخاتە دەرەوە بەڵام ئەڵێ ئەوەڵە نا جەنگ کاتێک گرنگە کە بەجێ بێڵی بۆ راپۆرتەوانی خۆی بزانێت چۆن راپۆرتیەکە مەقسەی بەرپرسێکی گەورەی جێشی ئەمریکای بۆیە ئەبێ ئەمە بە نیشتمان ڕێک بخرێتەوە ڕێخستنێکمان بۆ میدیا هەبێت میدیای جەنگیمان هەبێت استراتیژی دیاریکراومان هەبێت خەبیر و شارەزامان هەبێت ئەمە قسەی بەرپرسێکی BBC ئاویر لەم ڕۆژانە بۆی گەڕام ئەڵێ هیچ گرتەیەکی جەنگ پیشان نادرێت لە BBC نەچێتە ژووری خەبیری سیاسی و خەبیری سەربازی و سایکۆلۆژی بۆ ئەوەی بزان ئەم گرتەیە لە ڕووی سەربازیەوە مەترسینە بۆ سەر ئەمنی نیشتمانی و لە ڕووی سایکۆلۆژیشەوە مەترسینە بۆ سەر هاوڵاتیان بۆیە ئالێرە تۆ ئەبێ ئێمە وەکو پسپۆڕەکان پرسمان پێ بکرێ وەکو ڕاوێژ وەکو خەبیر مەسەلەی سوۆشیال میدیا زۆر بەخێرایی ئەگەر سوۆشیال میدیا بەڕاستی سوۆشیال میدیا یەکێکە لەوانەی کە مەترسێکی گەوری ئەمڕۆ دروست کردووە ئێمە ئەگەر میدیاژ ڕێخێنە بێ ئاگامان لە سوۆشیال میدیا بێ لە وڵاتانی تریشە ئەمەی کردووە بەڵام لەبەرەوەی سوۆشیال میدیا بەرهەمی دەستی هاوڵاتیە و هاوڵاتی لە وڵاتی ئێمەشا لە کەپتێکەوە چۆ بۆ ئازادیەکی گەورە و بەرپرسیارەتی ڕۆژنامەنووس بەرپرسیارەتی نازانێت چ جای هاوڵاتی ئەوەش گرفتێکی گەورەیە دکتۆر کاروان سپاسی جەنابەتەکەم دکتۆر نزاکەت دکتۆر کاروان 2 دقیقەم بۆ جەنابەت هەیە و دوانیش بۆ دکتۆر کاوە بۆیە دەمەوێت زۆر بە خێرایی ینی چنێک دەتوانن لەسەر ئەو دوو پرسە هەم ینی ئەمە چۆن ڕێک بخرێتەوە پێ تەسەوراتی ئێوە بۆ ئەوەی کە میدیایەکی تەندروست بێ مامەڵێکی تەندروست بە تایبەتی لە دۆخی جەنگدا بکات کە تا ئێستا ئێمە بەردەوامین تایدا ئەوگە قسێکش لەسەر سوۆشیال میدیا هەبێ وەکو دکتۆرە بە خێراییە بەڵێ من سەرەتا لەمێ باسی ئەو بکەم لە وەڵامی پرسیارەکەدا هەڵەتە گەیشتنەکەیە لە گواستنەوەی جەنگ ئەو کەناڵانەی کە دێن جەنگی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەخش دەکەن هەرچەندەکەن زۆر کەمن ژمارەیان ئەوە جەنگی خۆیان نییە دەیکەن ئەو جەنگی گەلی کووردە ئیداعشە دەیکەن لەبەر ئەوە ئێمە ئەو جەنگی خۆمانە چۆن دەکرێمە بە ڕاستەوخۆ بیکەین تۆ بڕۆ کەناڵی میدیای بڕۆ جەنگی یەمەن بە ڕاستەوخۆ بیگوازەوە بۆ خەڵکەکەت هیچ لە وەزعی کوردە گۆڕێ کێشەی نییە سەبقەکەش بەدەست دێنی بەڵام تۆ مەترسی لەسەر ملەتەکەی خۆ دروست ناکەی بەڵام ئەوە بیریان نەچێ جاریشەوە دەڵێمەوە کەناڵەکانی میدیا و ڕۆژنامەنووسەکانیان بیریان نەچێ ئەوە جەنگی میلەتەکەی خۆیانە کە ئەوان هەوڵی دەدەن بەردەوام بەڕێشەوەی ڕاستەخۆ بیگوازنەوە لەبەر ئەوە کارێکی هەڵەیە خەڵک دەستی جەنگی میلەتانی تر بەشێوە ڕاستەخۆ دەگوازێتەوە نەکی وڵاتەکەی خۆی لەسەر دەوری سوۆشیال میدیا ئەو کارە ساتێ لە سوۆشیال میدیا هەیە لە هیچ شوێنێشتر نییە من لە سەرەتای بەرنامەکە وتم تەکنۆلۆژیا ئەوەندە پێشکەوتووە ئەگەر خەڵک ڕۆژنامەنووس سیاسەتمەدار هونەرمەند هەر کەسێک وشیاری و عقلی ئەوەی نەبێت کە بەباشی بەکاری بێنێ ئەوە دەبێتە زۆر سەچێکی زۆر مەترسیدار کە کاریگەری سلبیەکان و نێگەتیڤەکان لەسەر میلەتەکە زۆر زیاترە لەوەی کە لەسەر باڵێن کە جەنگ هەیە بێ لەبەر ئەوە
تاکە ڕێگە بۆ ڕێخستنیەوەی ئەم سوۆسیال میدیاش یاسایە یاساش کە دەردەکرێت تاکە ڕێگە بۆ ئەوەی کە سەرکەوتو بێ ئەوەی کە جێبەجێ بکرێت لەسەر هەموو خەڵک بەڵێ ئەمە زۆر گرنگە لایەنی ئینتەرنێتی ئەمە پێویستمان هەیە بەڕاستی بە یاسای تایبەت ڕێکخینەوە بە دوواداچوونی شەبێ بۆ جێبەجێکردن لەلایەن پەرلەمان یاخود دەستی سەر بەڵە زۆر ڕاستە بە بێگومان وەک جەناب بە دەبێت جێبەجێش بکرێگەرنا یاسامان زۆرە جێبەجێ نەکرا و ساڵانێکیشە ئەمە چێشی على لۆرەقا کاک دکتۆر کاوەدە مەلای جەنابیشت سپاس کاک دکتۆر کاوان کاک دکتۆر کاوەدە مەلای جەناب دووە پێم خۆشە لەسەرەوەی ئەم دۆخە چۆن باشتر بکەین وکوی بەڕێزان گفتوگویان لەسەر کرد و سەرنجی خۆشت لەسەر مەسەلەی سوۆسیال میدیا بدەین وڵایەوان باس سوۆسیال میدیاکەیان کرد با من نەچمەوە باشە بەڵام بەڵام بەگشتی ئەوەی کە هاتە بەڵێم بە بڕوای من پێویستە لەبەرەوەی یەکێک لەو شوێنانەی کە باز نەکرا لێرە وەزارەتی پێشمەرگەیە وەزارەتی پێشمەرگە پێویستە ژوورێکی عملیاتی میدیایی هەبێ و خۆیان ڕووماڵی جەنگەکان بکەن ئەتوانن پاش سەعاتێ جارێک مەسەنە پاش مۆنتاژکردنێک زۆر جار ئەم راپۆرتانە بدەنەوە بە دەستگاکانی میدیایی هەندێک جارەتوان وەکو پارەش بیفرۆشنەوە بە ئاژانسە نێودوڵەتەکانی عالم بەڵام بەداخ وەزارەتی پێشمەرگە من نەزانم ڕەنگە دەورەشیان لەسەر ئاسی ویلایەتە گرتوەکانی ئەمریکا و ئەو جۆرانەیە بۆ کراوەتەوە پاش 3 ساڵ لە شەڕی داعش هێشتا نەیانتوانیەوە بەو کارە هەستن لەبەرەوەی مەبیرمانە چۆکو ئەڕێیانیشمان ئاماژەیان پێکرد هەرچی راپۆرتێک لەو دەستگا میدیایانەی جیهانیەوە دەرەچێت بە تایبەتی لە کاتی قەیرانە زۆر سەختەکان یاخود لە کاتی جەنگەکانە مستحیلە بە فلتەری دەستگای مخابراتی وڵاتەتی ئەپەڕینجا بڵاوە بێتەوە ئەنجامە CNN BBC سکای نیوزە هەر جۆرێک لەو جۆرانە تۆ ئیبینی ئەم حاڵەتیان کردووە قەتەر هەتا ئێستا 2 جار ئینقلابی عسکەری تایە ڕوویداوە بزانە بینیتە جەزیرەیەک راپۆرتێکی لەسەر بکات سکای نیوز کە ئێمە ئەگەر باز عەرەبیەکەی بکەین لەبەرەوەی بەشێکە لە سیاسەتی سعودیا و ئیماراتی عەرەبی پاشەوەی کە تورکیا چووە ناو جەرابلوسەوە بۆ بەیانی پەکەکەی کرد بە میلیشیا و هێزە میلیشیا کوردیەکان وانە پێشتری ژێوی سیزەکانی سوورای دیموکرات یعنی ئێمە چارەسەر ئەوەیە بە کورتیەکەی یەکەم میدیاکار ئەو بەرپرسیارەتی تیا دروست بێت لایەن خۆیەوە بۆ نمونە چی ئەمیش دیارە لە ڕێگەی بینینی دەورە و خوڵ و پرس و ڕاکردن و شەرمەکردن لەو حاڵەتانەیە دووەم میدیاکار دەستگا میدیایەکە خۆی پێویستە میساقێکی شەرەفی میدیای هەبێت کە وابەستە بێ پێوەی عادەتەن نەمیش بە پشتبەستن بە میساقی ئەو شەرەفیانەی کە زۆربەی کات دەستگا میدیای سەر بەخۆ حیزبەکانی گیانەیانە سێم پێویستە وەزارەتی پێشمەرگە فلتەرێک دابنێ بۆ میدیاکار کە لەو سنوورە زیاتر بۆی نیە تێپەڕێەوە بۆی نییە بەرەکانی جەنگ ڕووماڵ بکات و بۆی نییە کۆمەڵە زانیاری لە پێناوی سەبقێکی سەحافی بڵاو بکاتەوە کە دوجار میلەتەکە بێتە خۆڵ جەنابەکەم دکتۆر کاوە ڕزاش یاددارم کە هەموو وەزارەتی پێشمەرگە هەموو وەزارەتەکانی دیکەی پەیوەندیدار بەم ئەرکە هەڵبسن و جەنابتان و کەسانی هاوشێوی جەنابتان بە مخاطب وەربگرن بۆ وەرگرتنی سەرنجەکانتان و بۆ ئەوی کە بتوانین لەم بوارە خزمەتێکی زیاتر بکەین دووبارە سپاس بۆ هەرێک لە بەڕێزان دکتۆر کاروان عەلی دکتۆرا لە میدیای نێو دیموکراسی بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر نەزاکەت حسێن پسپۆڕێکی ڕاگەاندنی بازرگانی و ڕیکلام و دکتۆر کاوە ڕەزا لە میدیا و قەیران سپاس بۆ ئامادەبوونتان کە لە ماوەی ڕابردوو لەسەر ئەم پرسە گفتوگۆمانکە کە پرسی ئەرچی ڕاگەاندنە لە دۆخی شەڕدا سپاس بۆ ئێوەی جۆگریش کە لەگەڵ بەرنامەی فۆکەسمانەوە تا پێگەیشتنەوە بە شاریتان ئەسپێرم سەرکەوتوو بن.